سلااو هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی تازە. ئەوڕۆ حالیان لە ڤیدیۆی باسی ئاخر مۆبایلی کۆتا مۆبایلی ئازبەرزی سامسونگ دەکەم کە ئەویش گەلاکسی S21 یان SC. طبعا باسی ئەو هەموو ئیشاع و هەمووتان دەکەم کە لەسەری دەرچووە تا ئێستا کە ئەو مۆبایلە چۆن دەردەچی و کەی دەردەچی و مواصفاتەکانی چییە. طبعا لەو ڤیدیۆی زیاتر باسی دوو شت دەکەم. یەکەمین شت خێرایی مۆبایلەکە، دووەمیشتیش شێوازی مۆبایلەکە و شێوەی و لەگەڵ نەوەکانی کۆنی پێش خۆی چەند شتێکی گۆڕاوچی گۆڕاوچی نەگۆڕاو. طبعا ئەگەر ملاحەزە بکەین گەلاکسی S21 لەگەڵ یان SC ئەتا ئێستا ناوەکەی دیار نیە لەبەرەوەی سامسونگ لە گەلاکسی S10 یەکسەر سەر S20 خەڵک وە دەزانین دەستە سەر SC دەرە زیاد دەکات. بەس تەسەوڕ دەکەم حەسەب زۆربەی ئەو ئیشاع و ڕوویمەرانەی کە دەرچووە کە ئەو مۆبایلە نابێتە گەلاکسی SC دەبێتە S21 لەبەر ئەوەی سامسونگ کە گرێ S20 بۆ ئەوەی لەگەڵ ژمارەی ساڵەکە بیکاتە یەکشر، یعنی مەسەلەن ساڵانە مۆبایلی دەبێتە ساڵی 2022 ئەو کات دەبێتە گەلاکسی S22 ئەوها ئەو دێی بەس بۆ ئەوی کرد بۆ ئەوی ڕێکی خەم. طبعا مۆبایلەکە گە تەماشای شکلەکەی بکەین کامێرەکەی تۆزێک بردوێتە لێوارەکان نزیکی کردووە لە گەلاکسی نۆت 20 ئەلترا و شێوازەکەی تقریبان هەر بە مۆبایلی کۆنەکانی دەچی S20 ئەلترا و حەسەب ڕوویمەرەکان دیارە کە شاشەکەشی ئێژ نییە. بەس یەک شت هەیە لێرە حەزم کرد باسی کەم بۆ یەکەمین جار احتیمالە لەوانەیە گەلاکسی AC ببینین لە سامسونگ بە ئێسپێنەوە. طبعا ئێسپێن خۆتان دەزانن ساڵانە سامسونگ دوو کۆنفرانسی گەورەی هەیە، یەکەچیان لە مانگی سێ ئەوەکەی تریان لە مانگی هێشت. ئەوەی مانگی سێ ساڵانە گەلاکسی S ئەلان دەکا کە ئێسپێنی لەگەڵ نییە قەڵەمەکە، ئەوەکەی تر مانگی هەشت گەلاکسی نۆت ئەلان دەکا کە قەڵەمەکە لەگەڵم. طبعا سامسونگ هەموو فکرکردنەوە هەموو بیرکردنەوە هەموو ئەو بودجە زۆرەی زەخمە هەیەی لە مارکێتینگ و لە ڕیکلام سەرفی دەکات بۆ گەلاکسی Z Fold ئەو مۆبایلانەی کە دەنووشرێنەوە. طبعا بۆ یەکەمین جارە لەوانەیە ناڵێم گەلاکسی AC تازە قەڵەمەکەی تیابێ. ئەوجا فکرەکە لێرە چیە؟ دەڵێ سامسونگ احتیمالە کۆنفرانسی مانجی هەشت ئیلخا کاتەوە، بەس کۆنفرانسی مانجی سێ بمنیەوەی ساڵانە مۆبایلێک بڵاو کاتەوە مۆبایلەکە هەم گەلاکسی SB هەم گەلاکسی نۆت بی هەم لە مواصفات و لە پرۆسێسەر و لەو هەموو شتانە ئاخر مواصفای لەسەربی وەکو گەلاکسی S و گەلاکسی نۆت هەم قەڵەمەکەی گەلاکسی نۆتیشی لەسەربی. طبعا ئەوە فکری ئەگەر بکرێ بەڕای من شتێکی باشە لەبەرەوەی سامسونگ وەختی ئەوانەی کە زۆر هاوادارانی سامسونگ بۆیان یەکلای دەبتووە کە ساڵانەیە کۆنفرانس دەکرێت مۆبایلەکە مانگی چەندە و بیکڕن. سامسونگ و ئەو کۆنفرانسی مانگەشتی لەوانەیە پرسیارتان لەبێ ئەو کۆنفرانسی مانگەشتی بەسەر لێ کە هەموو ساڵانە گەلاکسی نۆت بڵاو دەکاتەوە. ئەگەر ئێستا گەلاکسی نۆت گەلاکسی S قەڵەمەکی بۆ زیاد بکە لەوانەیە حەسەب هەموو ئیشاعەکان سامسونگ ساڵانە مانگی هەش بەس گەلاکسی Z Fold بڵاو کاتەوە مۆبایلانەی دەنووسرێنەوە لەبەرەوەی ئەو هەز دەکە هەموو داهاتوو کۆمپانیایەکە و داهاتووی شێوازی مۆبایل لە داهاتوودا هەمووی دەبێتە ئەو مۆبایلانەی کە دەتوانن بنووسرێنەوە. طبعا گەلاکسی S21 ئەلترا یان S21 پلس یان S20 ئەوە تاز بۆم باس کرد باش شێوازەکەی حەزم کرد باسی ئەوە کەتان بۆ بکەم خێراییەکەی. طبعا ئەمە وەک لە وڵاتی شەرقیەکان دەژین میدڵ ئیست و زائیدەن شەرق ئەوسەط زائیدەن ئەوروپا ئەو دووجەیە پرۆسێسەری ئێکسۆنسی لەسەر نەک سنابدراگۆن. ئەگەر ئێستا زۆربەتان معلوماتان هەیە کە گەلاکسی S20 ئەلترا لەگەڵ گەلاکسی نۆت 20 ئەلترا هەردووچیان بۆ پرۆسەسەری ئێکسۆنسی 990 دەرچوون. بەس ئەگەر ملاحەزە بکەی ڤێرژنی سنابدراگۆنەکە ئەو بە 765 دەچوە بە 765 پلس کە ئەوە ڕاستە ینی تۆزێک ئەپدیتەکە سەبرە بەس ینی عەلەقەل شتە کرا و بۆ خۆی ئۆڕێدی و ئەسڵەن ئێکسۆنسی 990 هە زۆر زائیفتر بوو لە 765. ئەوجا دایان نا لە نۆتی کە مقارنەی 765 پلس بکە کە زۆر لەوی زائیفترە. طبعا
بەداخۆ سامسونگ زۆر حەزی لە ئێکزۆنسە لەبەرەوەی کۆمپانیایەکە صاحبی ئەو پرۆسێسەری بوو ئەو قازانجی زیاترە لەوەی بچی لە کۆمپانیایەکتر بکڕی بەس حەسب ئەو ڕوومەرانەی کە بڵاو بووتەوە خۆی پرۆسەری ئێکزۆنس شتێکی لە پرۆسەر پێێن ئارکیتێکچەر ینی هەندەسەی ئەو پرۆسێسەری چۆن دروستەکەی هەندەسی ئێکزۆنس پێی دەڵێن مۆنۆگوس طبعا مۆنۆگوس معاملەی مەشهوری سامسونگە سامسونگ ئەلانی کردوتی ئەم معاملە تەواو داخرە آخر پرۆسەر کە لێ دروست بکرێت 990 طبعا و ئەخیر سامسونگ ئێستا وەکو کوالکۆم سنابدراگۆن و وەکو ئەپل بایۆنیک ئەو پرۆسێسەرانەی ئەپل ئارکیتێکچەر معماری شەریکەی ئارم بەکاردێنی کۆمپانی ئارمی بەریتانی طبعا ئەو ئیشعانێکی هەیە بەحساب کە گەلاکسی تازە ئێکزۆنس 1080 لەسەربی 1080 ئەگەر ملاحەزە بکەن دەڵێن هەم زۆر بەقۆترە لە 165 پلس لەوانی ئەو پرسیارەتەبی بڵێ ئۆکەی بەقۆترە بەس 165 پلس ئی پارە ئەم مۆبایلە ساڵی داهاتوو دەچیتن چۆن مقارنەکری ئەگەر شتێک پێ بڵێم 165 ئەو 1080 ئەوە پرۆسێسەرە ئی مۆبایلی مامناوەندە ینی مۆبایلە ئازبەرزەکانیش نییە ینی تەسەور کە سامسونگ ئەگەر ئەو شتەی بکە ینی کو ئەو قەفزەی لێددا کو ئەو پازانی لێددا لە مۆزوعی خێرایی کە هەمومان مشکلی خێرایی و گەرمبوون و سرعەت دابەزین بە عەفو خێرایی دابەزینی پاتری کە لە ئێکزۆنسی هەیە طبعا پرۆسێسەرە بە قوتەکەی ئی سامسونگ کە ئێکزۆنس 2100 حەسەب دیئایەکان ئەو پرۆسێسەرە حەسەب هەموو قسەکان ئەو ڕوومێرانی کە بڵاو بجۆ ئیشانە کە دەڵێن زۆر بەقۆتری شەنێک لە 165 لە 175 داهاتووی سنابدراگۆن و لەگەڵ ئەپل ئەی 14 ئەی چاردەی ئەوەی کە لە ئایفۆن 12 و لە ئایپاد ئێری تازە هەیە طبعا ئەگەر وابی ئەوە بەجددی ینی ئەم نازانم چ بڵێم چکە ئەگەر بتانی ئەو پرۆسێسەری بکە ئەوها بەقۆتربی ئەوە شتێکی زۆر باشە بۆمە وەک بەکارهێنەر خاستن لە وڵاتی شەرقی کە بەس اختیاری ئێکزۆنسمان هەیە طبعا یەک معلوماتی سەرەتان پێ بڵێم ئێکزۆنس و سنابدراگۆن بۆ ئێکزۆنس دائیمەن مشکلی پاتری هەیە سەبرترە خۆی ئەو پرۆسێسەرانە هەردووچیان لە 8 کۆر پێکهاتینە تەوزیعکرایانە بەسەر 3 مەجموعە کۆڕەچیان سرعەتیان زۆر سەریعە بەس بۆ شتی یەکسەر لەموو دەست دوو کۆر مەزموعە کۆڕەکی دی سرعەتیان مامناوەندە مەزموعە کۆڕەکی دی سرعەتیان زۆر سەبرە حەسەب ئیش طبعا سنابدراگۆن پرۆسێسەرەکانی سنابدراگۆن حەسەب ئەو ئیشەی کە تو بە مۆبایلێکە ئەو پرۆسێسەری بە ئیش دەخە ینی بۆ ئەوی کەمترین پاتری سەرفکە بۆ ئەوی کەمترین گەرمبی بەس لە ئێکزۆنس وان نییە پرۆسەرەکان بووینە دوو بەش یعنی ئەتو ئەگەر بتوێ شتێکی زۆر بەسیتیش بکەی مۆبایلەکە زۆر ئەو قوتی کە بەکارێنی زۆر لەو ئیشی زیاترە بۆ نمونە وەک وایە بۆتان تەشبیهکەم بۆ نمونە ئەتو دەچی لەسەر فەرعەک دەچێت سەر فەرعەچیدی 50 مەتر دوورە یەکسەر پێی لە سیارەی دەنێ ئاخر زەختی لێ دەکەی دەچی ئەو بەری یعنی ڕاستە سانیەک لەوانێت چەند ملی سانیەک فەرقێبی بەزە دو زەخت لە سیارەکەی دەکەی و بنزینی زیاتر دەخوا مۆزوعەکەی ئێکزۆنس و سنابدراگۆنیش هەر لەو مەسەلەیە و شتێکی دیشی ئاخرشت پێتان بڵێم طبعا سامسونگ بە هەموو ئەو معاملانەی گوتیە کە ئەوانەی کە پارچەی ناوەی مۆبایلەکانی بۆ دروست دەکەن کە دەست پێکەن بە ماس پرۆدەکشن ینی بە دروستکردنی بە ژمارەی گەورە زەخم بۆ ئەوەی دەست پێکە بیخاتە ناو مۆبایلەکە دروستکە ئەوە چ دەگەینی هەموو ساڵی سامسونگ خۆی مانجی 12 و 1 داوا دەکە مانگێکی پێدەچی دوای دەست بە دروستکردن دەکا مانجی 2 ئەلانی لە مۆبایلەکەی دەکا مانگی 3 بڵاو دەبتەوە ئەو ساڵ حەسەب هەموو قسەکان کە هەیە ئەو مۆبایلە ئەلەکسەر مانجی 9 عەفو مانجی ببورن مانجی 12 ئەلان دەکرێت بۆ مانجی یەکی ساڵی 2020 بڵاو دەبێتەوە لە هەموو دنیا ئەگەر وابی ینی سامسونگ هەم 3 مانگ هێناوێتێ پێش کۆنفرانسەکە هەم لەوانەیە ئێسیش ئەو گەلاکسی ئێستا قەڵەمەکەشی بخاتە سەری ئەوە شەرشەی زۆر تازەیە هەم لەوانەیە مۆزوعی ئێکزۆنس و ئەو پرۆسێسەر زۆر شتێکی فەرق پێ بکا بۆ ئێمە خاستن بەکارهێنەری ئێمە چکە ئەمە لە مەعانات و ڕەزاڵەتی ئێکزۆنسی دەژین کە زۆر مەحرومی لە پرۆسەری سنابدراگۆن ئەوانەی کە لەسەر مۆبایلەکانی سامسونگ هەیە لە ئەمریکا و لە هۆنگ کۆنگ و لە چاینا طبعا زۆر سپاس بە هیوای ڤیدیۆ تازە ئەگەر حەستان کرد ڤیدیۆی وا زیاتر بەردەوام بم لایکی ڤیدیۆیەکە بکەن و سەبسکرایبی چەناڵەکەش بکەن لە بیر مەکەن و ڤیدیۆیەکە شێرکەن بۆی زۆرترین کەس ئیسفادە بکە زۆر سپاس